بينا من بمستقبل را بروج پیش را نینه از بخا نه انسان برامه صد انسان پیش تمام خاطرت که واضحه نممکنه نه جیانا برا نه جیانا هیرو از نپیرامه از هیرو نه جنینه جیانا من هیرو تنه لە 15 ساڵی 1984دا یەکەم فیشەکی بەرگریکردن لە گەلێک لەلایەن گەریلایەک بە ناوی ماسووم قورقماس ناسراو بە هەواڵ عەگید بەرەو ڕووی دوژمن تەقێنرا. ئەم بەروارە لای زۆرێک لە خەڵکی کوردستان بە سەرەتای دامەزراندنی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە دائەنرێ. بەڵام لە ڕاستیدا ئەمە سەرەتای دەستپێکی شۆڕشی چەکداریە بەرامبەر بە داگیرکەرانی کوردستان نەک سەرەتای دامەزراندنی پەکەکە. سەرەتای بیرۆکەی دامەزراندنی ئەم پارتە دەگەڕێتەوە بۆ سەرەتای هەفتاکانی سەدەی ڕابردوو کاتێ خوێندکارێکی کۆلێژی زانستە سیاسیەکان لە زانکۆی ئانقەرە بە ناوی عەبدوڵڵا ئۆجەلان عومەر عەبدوڵڵا لەگەڵ خوێندکارێکی نزیک لە خۆی بە ناوی عەلی حەیدەر قەیتان ناسراو بە هەواڵ فواد لە بیری دامەزراندنی ڕێکخراوێکی شۆڕژگەڕیدا بوون و هەموو توانای خۆیان بۆ ئەم پرسە تەرخان کردبوو بە تایبەتیش عەبدوڵڵا ئۆجەلان کە بەردەوام لە کار و چالاکیەکانی ڕۆژانەیدا لێکۆڵینەوە و شیکردنەوەی ئەو بابەتەی کردبوو. ئامانج لەم پێناوە چەندان پەرتووکی دەربارەی مێژووی تورکیا نەتەوەپەرستی گەلانی ژێردەستی خوێندەوە و شرۆڤەی کردن. لەوانە پەرتووکی مانیفۆستۆی کۆمۆنیزم، پەرتووکی مافی چارەی خۆنووسین و بزافی نەتەوەی لە ڕۆژهەڵاتدا، ئەمەش لەبەرەوەی لەو کاتەدا هیچ پەرتووکێک بە زمانی کوردی نەبوون دەربارەی شۆڕش و مێژووی کورد لە تورکیادا. لەبەرەم هۆکارە ئۆجەلان سوود لە ناوەڕۆکی ئەم پەرتووکانە وەردەگرێت و بۆ تێگەیشتن لە پرسی کورد و کوردستان ئەوکات کاریگەری شۆڕشی گەلی ڤێتنام یەکێکی تر دەبێت لەو فاکتەرانەی کە کاریگەری پۆزتیڤی هەبووە لەسەر بەرەو پێشبردننی هەستی شۆڕژگەری ئۆجەلان. دوای ئەم هەموو خوێندنەوە و شرۆڤەکردنی ناوەڕۆکی پەرتووکەکان و حزر و تێڕامانی دەربارەی مێژوو، شۆڕش، نەتەوە، خەباتی گەلانی ژێردەستی دژی داگیرکەران، ئۆجەلان دەگاتە ئەو دەرئەنجامەی کە کوردستان وڵاتێکی داگیرکراوە و پێویستە هەڵوەستەی لەسەر بکرێ. لەوانەیە ئەمە لای خوێنەر شتێکی نامۆ بێ و بپرسێ جا ئەو هەموو کەس دەزانێت کە کوردستان وڵاتێکی داگیرکراوە ئیتر گرنگی ئەمە لە چیدایە؟ ئۆجەلان پاش ئەم هەموو خوێندنەوە تێڕامانە گەیشتۆتە ئەو دەرئەنجامە. بەڵام پێویستە بە چاوی ئەو سەردەمە سەیری ڕووداوەکان کەین و ئەوە بزانین کە تاکو هاتنی ئۆجەلان و تەفگەری ئاپۆیی زۆربەی هەرە زۆری خەڵک لە باکووری کوردستان هەستیان بە کوردبوونی خۆیان نەکردووە، بگرە خۆیان بە تورک دەزانی و وڵاتەکەشیان بە تورکیا دەزانی. ئەمەش بەهۆی سیاسەتی توانەوەی زمان و کللتوری کورد لالایەن دەوڵەتی تورک لە ژێرسایی بیری کەمالیزم. دژمن چاوی سەرمەدە پێ باش نەتی پر بیرامەدا بوو ئەو مهمە دەگوت گۆرەی ڕۆژێ ئەم گاوێ بخێر باغی me bi vî şeklî gava li Diyarbekirê gundekî Kurda çend mal me sê çar şeva li vir kar kir. Hevalê Mazlûm, hevalê Hayrî, hevalê Kemal, hevalê Mehmet Valagî hazir bû. Nîvenîv şehîd ketin. Hem gava em hadin ji bo milletî Kurd bû dareka pir mezin herkes dibin siyavê de demê. Ser sala fekeke ez nadinêrim milyonan însanê Kurd pir xweş pêrane, bi zanebûn dil û bawerî pêrane. Hûn jî pir tişta dixwazin, bira bixwazin. Çi qas dixwazin, bira qas xwe yek kir. Çi qas xwazkirina yek, bu qas şer bikin. û çi qas şer dikin jî bu qas welatî xwe bikirin, azadiya xwe bikirin. Dîsa ji vekê re selam û serkevtî. دوایەوەی ئۆجەلان گەیشتە ئەم دەرئەنجامە بڕیاریدا بە ڕێخستنی بەهارە سەیرانێک لە ساڵی 1970دا لە نزیک بەنداوی چوبوو. لەم بەهارە سەیرانەدا کاوکات دەبێت لەگەڵ ڕۆژی نەورۆزدا لای هاوڕێ نزیکەکانی باستەوە دەکا کە کوردستان وڵاتێکی داگیرکراوە. ئەمەش لە پێناو ئەوەی ڕاوبۆچوونی هاوڕێ نزیکەکانی وەربگرێ دەربارەی ئەم پرسە و دامەزراندنی ڕێکخراوێکی شۆڕژگەڕی کوردستانی کەواتە دەتوانرێ بگوترێ وشەی کوردستان وڵاتێکی داگیرکراوە سەرەتای خەباتی ئەم تەفگەرەیە کە ئەمڕۆ لە هەر چوار پارچەی کوردستان لە پەرەسەندندایە و وەکو ژیلەمۆی ژێر خۆڵەمێش هەمیشە لە ئامادەباشیدایە بۆ بەرەنگاربوونەوەی دوژمنانی کورد و کوردستان. نجد كريم البر لقي
رند بێویژان و دین نەتوانی واقع کورد نەبی هەر کورد بووین و هەر کورد ئەبین هەر کورد بووین و هەر کورد ئەبین لە پێش ئاگر پەرستیدا لە پێش موسڵمانێتیدا لە دینی و لە سەرپەستیدا هەر کورد بووین و هەر کورد ئەبین لە عارەبم لە ئێرانیم لە تورکێکی شەخستانیم نەکەر من خۆم مێژوش هەڵەیەکە کوردم و کوردستانیم. دوای تێپەڕبوونی چەندین دژواری و ڕێگری بیرۆکەی دروستبوونی شۆڕشێک بەرەو پێش دەچێت. ژمارەی ئەندامانی بەردەوام لە زیادبووندایە کە دواتر هەر یەک لە کەمالپیر حەقی قەرار کە ئەوانیش خوێندکاری زانکۆ بوون لا ڕێگەی هەواڵ فوئادەوە دەچنە ناو ئەم تەفگەرەوە. دەبێ ئەوە بگوترێ کە ئەم دوو کەسە تورک بوون و کورد نەبوون. ئەمەش گەورەی تری ئەم تەفگەرە نیشان دەدات کە هەر لە سەرەتاوە باوەڕی بەو پرەنسیبە هەبووە کە هەر کەسێک بێوێ لە پێناو ئازادیدا خەباتکە دەتوانێت بەشداری ئەم تەفگەرە بێ وە گرنگ نییە سربەچنەتەوەیەکە. ئەم هاوڕێ و خوێندکارانە هێدی خەریکی خۆپەروەردەکردن دەبن و پەروەردەیان بە بنەما وەرگر بۆ گەیشتن بە ئامانجە باڵاکەیان و هەمیشە خەریکی خۆپەروەردەکردن بوون. هەر لە بەرەم هۆکارەشە کە تاوکوێسەش لە ناو پەکەکەدا پەروەردە ئەرکێکی بنچینەیە و ئەوەی ڕاست لە پەروەردە نزیک نەبێتەوە هیچ کات ناتوانێت لە ئەرکەکانی تر نزیک ببێتەوە. بە بڕوایم تەفگەرە ئەوەی لەم ئەرکە قوڵ نەبێتەوە ئەنجام دەست نەخا ئەوە بێگومان ناتوانێت لە ئەرکەکانی تریشدا ئەنجام بەدەستخە چونکە هەموو ئەرکەکان وابەستەی ئەرکی پەروەردەن. گەشە سندنی ئەم بزوتنەوەیە بەردەوام بوو لە ساڵی 1976دا کە ژمارەی ئەندامانیان زیادی کردو لە ئامادەباشیدا بوون بۆ هەموو ئەگەرێک کە ڕەنگە ڕویان ببێتەوە. لەم ساڵەدا لە گەڕەکی دیگمان یەکەمین کۆبوونەوەی خۆیان ئەنجامدا. ئەمە بە یەکەمین کۆبوونەوەی فەرمی ئەم تەفگەرە ئەژمار دەکرێت کە تێیدا بەڕێوەبەرایەتی گروپ بڕیاری لەسەر درا و دوو کەس وەکو یاریدەدەری عەبدوڵڵا ئۆجەلان دیاریکران بە ناوی حەقی قەرار و قەمەر ئۆسکان. دەبێ بگوترێت پێش ئەم کۆبوونەوەیە زۆربەی کارەکان ڕێبەر ئۆجەلان بۆ خۆی ئەنجامی دەدا. ئیتر دوای ئەم کۆبوونەوەیە بە شێوەیەکی ئاشکرا و بەبێ ترس لە سیمینارێکدا لە هۆڵی بیناسازان ئۆجەلان باسی هەموو دەرئەنجامانەی کرد کە لە میانی لێکۆڵینەوەکانیدا بەدەستی خستە بوو. دوای ئەم سیمینارە لە ئەنقەرە نامێنێتەوە و دەگەڕێتەوە بۆ کوردستان و لە شارەکانی کوردستان دەست دەکا بە بانگەشەکردن بۆ بیرۆکەی کوردایەتی کە زۆربەی هەرزۆری خەڵک نەک پشگیری ناکەن بەڵکو بە شێت سەیری دەکەن و پێی دەڵێن ئەوانەی کەوا خواشێتی کردوون چونکە بڕوایان بەوە نەبووە جارێکی دیکە شۆڕش و بەرخۆدان لە کوردستان سەر هەڵبدات بەرامبەر بە داگیرکەری دەوڵەتی تورک. لە 27 یانزەی ساڵی 1970دا لە گوندی فیس و لە ماڵی سەیفەدین زۆخورلو پەکەکە یەکەم کۆبوونەوەی خۆی ئەنجامدا کە ژمارەیان تەنها 23 کەس بوو. لە ناویاندا 3 ژن هەبوون، یەکێکیان لەوانە هەواڵ ساکینە جانسس بوو کە لە نۆی 2013 لە پاریس شەهید کرا. لەم کۆبوونەوەیەدا بڕیار دەدرێت بە دامەزراندنی پارتێکی سیاسی و لەسەر پێشنیاری فەرهاد کۆرتای ناوی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە پەسەند دەکرێت. ئەمە بە یەکەم کۆنگرەی پەکەکە ئەژمار دەکرێت و تێیدا عەبدوڵڵا ئۆجەلان وەک سەرۆکی پارت دەستنیشان دەکرێت و 7 کەس وەکو کۆمیتەی ناوەند هەڵدەبژێرێن. عەبدوڵڵا ئۆجەلان، محەممەد قەرەسونگور، جەمیل بایک، مەزلوم دۆخان، محەممەد خەیری دوورموش، باقی قەرار، شاهین دۆنمەس لەناو ئەوانیشدا 3 کەس وەکو دەستەی کارگەڕی دیاری دەکرێن وەک عەبدوڵڵا ئۆجەلان، جەمیل بایک و شاهین دۆنماس. پەکەکە لە ساڵی 1982دا دووەمین کۆنگرەی خۆی لە لوبنان بەڕێوەبرد. لەو کۆنگرێدا بڕیاردرا لە سەرگەڕانەوەی گروپە ڕاهێنراوەکانی پەکەکە بۆ باکووری کوردستان و ئامادەکاری بۆ دەستپێکردنی شەڕی چەکداری درا. ئەو گروپە ڕاهێنراوانەی پەکەکە لە دوای گەڕانەوەیان بۆ باکووری کوردستان پردی پەیوەندیان لە نێوان باکوور و لوبناندا دروست کرد و پۆل کەس و لایەنگرانی خۆیان دەنات بۆ ڕاهێنان بۆ لوبنان. بۆی گەورەبوونی ئەو کار و چالاکیانەی پەکەکە سوپای تورکیا هەڵمەتێکی لە دژی ئەندامان و لایەنگرانی پەکەکە دەست پێ کرد. هەر لەو هەڵمەتەدا سوپای تورکیا ژمارێکی زۆر لە ئەندام و لایەنگران و کادرە پێشکەوتەکانی پەکەکە دەستگیر دەکا یاخۆت شەهیدیان دەکا. ئەم سەرکردە و کادرە دیارانەی پەکەکە لەلایەن سوپای تورکیا دەستگیرکران بریتی بوون لە مەزلوم دۆخان، حەقی قەرار، محەممەد خەیری دوورموش، کەمال پیر و عەلی چیچەک. مەزلوم دۆخان لە دوای دەستگیرکردنی لە زینداندا بە بۆنەی نەورۆزەوە ئاگری لە جەستەی خۆی بەردا و
نەریتی یادکردنەوەی نەورۆزی لەو دۆخە سەخت و ئاستەمەدا چەسپان. هەر یەک لەو ئەندامانەی دیکەی پەکەکە مانگرتنیان تاوەکو مردن ئەنجامدا بەهۆی مانگرتنەوە شەهید بوون. بارودۆخی خۆراگری ئەندامان و کادرانی پەکەکە کاردانەوەی بەرچاوی لەناو کۆمەڵگەی کوردستان دروست کرد. ئەوەش بۆ هۆی ئەوەی لە دەرەوەی زیندانی شکار و چالاکیەکانی پەکەکە ڕوو لە زیادبوونکە. سەرباری ئەوەی زۆربەی کادرە سەرەکیەکانی پەکەکە دەستگیر کرابوون، ژمارەی ئەندامانی و حەزبە ڕوویان لە زیادبوون کرد. لە دوایە و پێشهاتانی پەکەکە لە ساڵی 1984دا هێزی ڕزگاری کوردستان هەرەکەی دامەزران. لە 15 ئابی ساڵی 1984دا شەڕی چەکداری بە شێوەی فەرمی و بە سەرۆکاتی ماسووم خۆرکماس ناسراو بە عەگید لە دژی سوپا و حکومەتی تورکیا لە ناوچەکانی ئەرۆح شەمزینان دەست پێ کرد. ساڵی 1986دا و لە ڕۆژی 28 ئازاری ئەو ساڵەدا لە دوای چەندین پێکدادانی قورس دامەزرێنەری هێزی ڕزگاری کوردستان عەگید لە چیای گابار شەهید بوو. بشی بشی هەبالەگی بشی بشی شێرێ کووردا بشی بشی بلنگێچیا بشی سەر لەشکەرێ هێژا بشی بشی بلنگێچیا بشی سەر لەشکەرێ هێژا گرمتر آب خوین نبو مپسر جانی دلاردا اردا گرمتر آب خوین نبو مپسر جانی دلاردا هیچمد خوازه خوین آزلال بس ایدی هاو قص قربان هیچمد خوازه خوین آزلال بس ایدی هاو قص قربان بشی بشی هوالگی بشی بشی شیر بردا بشی بشی بلنگیچیا بشی سر لشکری هشا بشی بشی بلنگیچیا بشی سر لشکری هشا. پەکەکە لە ساڵی 1986دا لە سێمین کۆنگرەیدا بڕیاریدا هێزی ڕزگاری کوردستان کا بە ئارتەشی ڕزگاری گەلی کوردستان ئەرگەگا. هەروەها ئەکادیمیای سەرباسی ماسووم خۆرکماس ناسراو بە عەگیدی دامەزران. لە ساڵانی 1990 ڕابردوودا زنجیرەیەک ڕاپەڕین بە پێشەوایەتی پەکەکە زۆربەی شار و شارۆچکەکان و ناوچەکانی باکووری کوردستانی گرتەوە و ئەوەش بۆ هۆی ئەوەی پەکەکە زیاتر لەوەی کە چاوەڕوان دەکرا هێزی خۆی لە ناو خەڵکدا نیشان بدە. دوایین کۆنگرەش ساڵی 2013 لە هەرێمەکانی پاراستنی مەدیاوە بەستی. واتە تاوەکو ئێستا تەفکەری ئازادی کوردستان ناسراو بە پەکەکە خاوەنی 11 کۆنگرەیە کە خۆی تێدا نوێ کردوتەوە. ئەو دیرۆکە زیندە هەر لەبەر خوێتە ji bo nebewenda bi golan xwînida ji bo nebewenda bi golan xwînida her sulava diçe heya her şan îşa dergûşê yedgihê pir nifşan îşa dergûşê yedgihê pir nifşan Rastî çavê dile raman kedi berdile Rastî çavê dile raman kedi berdile Dîmenin şev û roz meşalin gibi bule Dîmenin şev û roz meşalin gibi bule Tavan baryan serjîlê نەجیبە قەرەداغی ئەندامی ژنەلۆژی دەڵێ دامەزراندنی پەکەکە خاڵی وەرچەرخانە لە مێژووی خەباتی گەلی کووردا لە هەر چوار پارچەی کوردستان وەسەر لەنوێ لە دایکبوونەوەی مرۆڤی ئازادە. توانین بڵێن لە دایکبوونی پەکەکە لە دایکبوونی سە لە نوێ لە دایکبوونەوەیە سە لە نوێ لە دایکبوونەوەی مرۆڤی ئازادە و هەروەکو ڕێبەر ئۆجەلان دەڵێ ڕۆمانێکە نەنووسراوە و داستانێکە نەنووسراوە و هەروەها گۆرانیەکە هێشتا نەچڕراوە. لە ڕاستیە لە ماوەی 45 ساڵی تێکۆشانی بزوتنەوەی ئازادی کوردستانە هەوڵی نووسینەوەی ئەو داستانە هەوڵی نووسینەوەی ئەو ڕۆمانە و هەوڵی چڕێنی ئەو گۆرانیە درا. قۆناغەکانی دامەزراندنی
بزوتنەوەی ئازادی کوردستان و ڕێبەرایەتیکردنی بۆ مرۆڤی ئازاد و سەر لە نوێ پێشەنگایەتیکردن بۆ قۆناغێکی نوێی مرۆڤایەتی واوەتر لەوەی کە بەراورد بکرێت لەگەڵ حیزب و بزوتنەوەی دیکەیە سەر تاپا لە دایکبوونەوەیکی نوێ بۆ مرۆڤایەتی سەر لە نوێ لە دایکبوونەوەی پارادایمێکە و شێوەدان بە پارادایمێکە کە ڕووبارێکی دیکەی شارستانیە لە مێژووی مرۆڤایەتیە. Ez tiştekî dibînim, jinê Kurd Kürtçê Kurd acayip baş. Yani tu minê hat derbeke lexî heykelek jî çêbe. Tu çiqa zilam dixê navî ye tiştek. Pir xerab diye. O destî dijmina xerab diye. پێکێکی دیکە لە گرنگەکانی پەکەکە برەودانە بە بوونی ژنی ئازاد و ڕوونی ئایلەم ڕۆژنامەوان و نەجیبە قەرەداقی دەڵێ ژنان لەناو ئەم تەفگەرەدا بەتەواوەتی مانە جێدەگرن. چیتر ژن پاشکۆی پیاو نییە لە خەباتی سیاسی و سەربازیدا بگرە فەرماندە و ڕێبەریوە لەم تەفگەرەدا جێگەیان گرتووە کە زۆرێک لە پیاوانیان ڕەتداوە. پێکێکە نەڕێخستنێکی کلاسیک وسا ناشبەر تو ڕێخستنێن دیتر پێکێکە یعنی قەسی تێکۆشینە ئازادیە گەلە کورد قەسی وێژی ji بووی ku jin li Kurdistanê jî li çarpacê Kurdistanê jî li cîhanê ji bûyî ku azad bibin wisa têkoşîn dike ji bo wê ji meriv dikare bibêje PKK rexistina jina ye jin di nav PKK da ne hêzekî wisa li kêlekê ne ne sî mêran e tiştek vî rengînî ne jin di PKK da esasen bingehê PKK jî ji xwedespêra azadiya jinê xwedespêra ev pirsgirîk çareserkirine ji ber pêşengê PKK reber Apo êku PKK ava kirî rexistin kirî reber Apo ji hemî pêşengên cudatir pêşengên din yên cîhanê ji wan cudatir herî zêdetir azadiyê jin pêşxist ji bo ku jin azad bibe rexistin pêşxist fikir pêşxist îdeolojî pêşxist ji bo jin hin qada civakî de hin qada îdeolojîk de hin qada aborî de her cî jiyanê de jin çawa xwe rexistin bike fikra vîna pêşxist سیستما و یونا یه رخصتنی پیش خست جبوی وی گیجی جن تنه نت PKK ده جی خود گره PKK بخوا جنه ئێمە تێکۆشانەکەمان لە نێو بزوتنەوەکە لە سەدا 95 لە بەرامبەر بە کەسایەتی ئەو مرۆڤە بوو کە خراوە و لە سەدا 5 لە بەرامبەر بە داگیرکەری بوو چونکە ئەگەر تۆ ئەو کەسایەتی هەڵنەسێنیتەوە سەر پێ خۆی بەخۆی نەناسێنی و نێکی بە مرۆڤێکی جەنگاوەر لە بەرامبەر بە داگیرکاری لە بەرامبەر عەقڵێتی پیاوسەلاری لە بەرامبەر بە کۆیلەکردنی خۆی ئەوە ناتوانێت ئازاد ببێ ناتوانێت خۆی لە خەوشی داگیرکەری و چینایەتی بتەکێنێ بۆ ئەوەش ژنی لەو دۆخەوە هێنایە قۆناغێک کە یەکەمین جار کردی بە خاوەنی فکر و ئایدۆلۆژیا هێنایە مەیدانەکانەوە هێنایە مەیدانی سەربازیەوە مەیدانی سیاسیەوە کردی بە پێشەنگێکی ئیدۆلۆژی و لە هەمان کاردا کردی بە خاوەنی سوپا خاوەنی پارتی سیاسی ئایدۆلۆژی خۆی لە هەمان کاتا کردی بە خاوەنی سیستەمی کۆنفیدرالیزمی خۆی ئەو پرۆسێ بەڕاستی پرۆسەیەکی بە ئێش بۆ هەم بۆ ژنی کورد هەم بۆ پیاوی کورد چونکە هەروە بە ئاسانی نە پیاوی کورد دەستبەرداری ذهنیەتی زاڵی خۆی دەبوونە ژنیش بە ئاسانی دەستبەرداری کەسایەتی کلاسیکی خۆی دەبوو ئەوە پێویستی بە شەڕێکی تاقەت پڕۆکێنی ڕۆژانەی هەبوو کە خودی خۆی شۆڕشێکی کۆمەڵایەتی و کولتوری و هەروەها شۆڕشێکی دیموکراتیە لە نێو خودی کەسایەتی مرۆڤی کووردە. بوونی ئەندامی فرێنەتەوە لە ناو ئەم تەفگەرەدا هەر لە سەرەتای دامەزراندنیەوە تاوەکو ئەمڕۆ یەکێکی ترە لە گەورەیەکانی پرۆگرامی پەکەکە کە دەبینین کەمال پیر بەڕێگە سورک بووە لە دامەزرێنەرانی پەکەکە و ئەمڕۆش بەدایان و بگرە بە سەدان گەریلا و دۆس و لایەنگرانی پەکەکە لە سەرانسەری دنیادا لە هەمەجۆر گەل و ئاینی جیاواز هەن و پشگیری دەکەن لە بواری مادی مانەوی ئەمەش ڕەوایی ئامانج و خەباتی ئەم تەفگەرە دەسەلمێنێ هێزێکی تری پێدەبەخشێت. نها بون 4 سال از حوالا ناز دکم و ناف خبات دامه یعنی تشتکی کو هری زده بندور دکه لستر میروه کو جدر و کردان بسکرکا کرد تفکر آزادی ناز دکه اوه کو هرتم یعنی هیوی آواده به جبه کو ایرو امبیجن ده جهان دا تایبت امبیجن ده نوینده کپیتالیزم اوروپا دا
تشتن کو هری زده دست جوانم باندور دکه به هیوی بوینه کی گلک مزن تجیان کرن لهم بری ویدا مثلا میروف هولند ناس دکه يعني هيزكي وسا هيفيكي وسا حسكرنكي يا جيانه دا میروف وسا هیستکی کو سانکی دمکی جیانه کو از تجیم يعني اصلا هناكي ولاتي اخو هي جبونا في مثلا از بر جهوان باندور بوم يعني اف انرجيا وان يعني هسكرنا وان جبو خبات جبو يعني اخ اخو ولات اخو وبيجو من بيشتكو ميروف بلكي بخواجي مثلا جواكا كرد باشت ناس بك اخ كردستان بلكي بينا ويجي دغره ميروف في هسكرن دخودا جي هيستكه ودخواز مثلا خو جبو في اخي وجبو في جاليجي فدا بك يعني نا سالن داويدا براستيجي تفليبون امبيجن علي خباتا علي دنافا بارتي دا نافا رافن غريلا داجي نافا رافن قهرمان داجي اكو ايرو شهيد بونه براستيجي انترناسيوناليست بزاده بونه ئەوەی پەکەکە لە هەموو پارتەکانی دیکەی کوردستان جیا دەکاتەوە ئەوەیە کەم پارتە خەباتی خۆی تایبەت نەکردووە بە تەنها ڕێگەیە کە بریتیە لە خەباتی چەکداری بەڵکو ئەم تەفگەرە برێوی داوە بە خەباتی سیاسی و سەربازی و کللتوری و هونەری گوڵستان چیائیکە ڕۆژنامەبان دەڵێ پەکەکە لەگەڵ هەر تاکێکی کورد کە خۆی بە تاکێکی ئازاد دەبینێت دۆستە هاوکات دۆستایەتی لەگەڵ سەرجەم گەلانیش دروست کردووە. پارتیا کارگرên Kurdistanê PKK li gel her civak gel û beşa civakiya azadî xwaz hawerdor parêz demokratîk û xwe dispêre azadiya jinê dost e tifaq e her wiha li gel hemû civakan li gel hemû gelan li ser esasê pêşxistin û rêkxistina van mijaran ku weke paradîgmaya konfederalîsma demokratîk tê pênasekirin dide distîne hevkariyan dike û têkoşîna hevpar dimeşîne. يجي كتكاركي كو سبحيا إيفاري كو كاردكا وجبونا كدا خواتي كوشنتكا جي دوستي بيكيكي دوستي تفجر آزادية جنة كي جبوي آزادي خواتي كوشنتكا جي دوستي تفجر آزادية دي وسا يعني یکی خوازا پرست جبوی خوازای تکوشندگی جی اویاجی دوسته پرکی یعنی هر کی جبوی جیانه کی وکهف وسا جیانه کی آزاد تکوشندگی اویا دوسته پرکی دوسته تفجر آزادی لە دامەزراندنی بزوتنەوەی ئازادی کوردستانەوە تا قۆناغی ئەمڕۆ ئەگەر تێبینی بکەین قۆناغ بە قۆناغ پێکێکە لە تێکۆشانی خۆیدا هەوڵی دۆستایەتی گەلان واتە یەکێک لە بنەما هەرە سەرچەکانی دۆستایەتی بۆ پەکێکە دۆستایەتی گەلان بووە بۆ نمونە کاتە یەکەم جار ڕێبەر ئۆژەلان دەچێتە فەڵەستین و لەگەڵ بزوتنەوەی ڕزگاری خوازی فەڵەستینە ئەو دۆستایەتی پێک دروست دەکاوە لە هەمان کاتیشا لەگەڵ ئەو تێکۆشەر و شۆڕژگەرانەی کە لە قۆناغی یەکەمە لە نێوگەلی تورکەوە بەشداری ئەم بزوتنەوەیە دەکەن ڕایەڵەیەکی دۆستایەتی لەگەڵ گەلی تورکا دروست کرد لە ئاستی گەلان نەک لە ئاستی دەسەڵاتدارەتی و ئەو عەقڵەتەی کە سەر دەسەڵات و دەوڵەت زاڵە لە هەمان کاتیشە ئێمە ئێستا لە قۆناغەکەین لە قۆناغی ئەوجی هێزی ئەو دۆستایەتی بزوتنەوەی ئازادی خوازی گەلی کوردستان و پەکەکەین لەگەڵ گەلانی دیکەیە لەگەڵ بزوتنەوە شۆڕژگەرەکان و بزوتنەوە کۆمەڵایەتەکانی دنیاە. یەکێکی دیکە لە هەرە دەستکەوتە گرنگەکانی پەکەکە سنوورە دەستکردەکانی دەوڵەت نەتەوەی خەڵوەشاندۆتەوە کە لەسەر نیشتیمانی کوردستان کێشاویانە لە فەرهەنگ و دروشم و تێکۆشانی گەلی کووردا شۆڕشی پاکردنەوەی زیهنی ئەنجامدا و لە دژی سیاسەتی پەرکردن و پارچەگەرایی ئەمڕۆ لە بری کوردستانی عێراق، ئێران، تورکیا، باکوور، باشوور و ڕۆژهەڵات و ڕۆژاوی کوردستان جێگەی باسە کە گەریلا و شەڕبانی ئاپۆی لە هەموو گۆشێکی و نیشتیمانەدا هەن و ڕۆڵی قەڵغان دەگەڕن و شۆڕشی ئازادی بەڕێوە دەبن. هەروەها ڕێبەرۆ جەلان لە دەرەوەی دەسەڵات و دەوڵەت وەکو خۆبەڕێوەبەری کۆمەلگا و پرۆژەی چارەسەری کۆنفێدرالیزمی دیموکراسی پێشخست وەکو مۆدێلێکی نوێ و خۆبەڕێوەبەری دیموکراسیانەی کۆمەلگا ئەم سیستەمەش لە ئێستادا لە ڕۆژاوی کوردستان و شەنگال بە سەرکەوتووی بەرجەستە کرا و لەلایەن زۆربەی گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە وەکو سیستەمی جێگرەوە
خواستی لەسرە. ئێستا دوای 45 ساڵ لە دامەزراندنی پەکەکە و دوای 39 ساڵ لە هەڵگرساندنی شەڕی چەکداری و یەکەم فیشێکی هەواڵ عەگیت، ڕۆژنامەوان گوڵستان چیائیکە دەڵێ 45 ساڵە بێ وەستان پەکەکە خەبات دەکا. یەکەم هێزی سەرەکیە لە کوردستاندا. هاوکات لە سەراستی گیانیش حسابێکی تایبەتی بۆ دەکرێت. هەروەها مامۆستا محەممەد بەکر نووسەر و چاودێری سیاسی باس لەوە دەکات کە پەکەکە توانیوێتی ببێتە ئافرێنەری زیهنەتێکی هاوچەرخ و مۆدێلێکی نوێی شارستانی بێنێتە کایەوە. Di encama têkoşîna 45 salan ya li serviya esasî de PKK îro li Kurdistanê hêza serekê ye. Ji partiyekê wê de tire veguheriye pergaleke civakî, siyasî, leşkerî û çandî. Bi vî rengî her guhertin û pêşdeçûna li Kurdistanê bi rengekî girêdayê rastiya PKK ye. Îro pergala Rêber Abdullah Öcalan di bin navê KCK de bi nav kirî li 4 beşên Kurdistanê bi tevgere, bi bandore û heta bêhempa û yektaye. هەر بۆیە لە دوای 45 ساڵ مرۆڤ دەتوانێت بڵێ بە ڕێبەرایەتی ئەو فکر و ئایدۆلۆژیایە کە خاوەنەکەی ڕێبەر ئاپۆیە پەکەکە توانی ببێتە ئافرێنەری زەهنیەتێکی هاوچەرخ و مۆدیلێکی نوێی شارستانی دیموکراتی و نەتەوەی دیموکرات و کۆنفیدرالیزمی دیموکراتی بهێنێتە ئاراوە کە ئەمڕۆ بەدیلی هەموو ئەو سیستەم و عەقڵیەت و زەهنیەتانەیە کە کۆمەلگا و مرۆڤایەتی ڕوبەڕووی بەڵای کردوتەوە و لە نێو بنبەزبوون و چەقبەستنێکدا ژیان دەکەن. بۆیە پارتی کرێکارانی کوردستان پەکەکە پارتی سەر لە نوێ نووسینەوەی مێژووی مرۆڤایەتیە. پلانگەڕی دوژمنانی کورد دوژمنانی ئازادی گەلان بەرامبەر بەم تەفگەرە هەمیشە بەردەوام بووە. تاکو لە چڵەپۆپەیدا گەیشتە ڕادەی پلانگەڕی نێودوڵەتی 15 شوباتی ساڵی 1999دا کە تێیدا ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان لەلایەن دەستگای هەواڵگری چەندین دەوڵەتی زلهێزەوە دەستگیر کراوە و ڕادەستی تورکیا کرایەوە. بەڵام هەمووم پلانگەڕیانە پوچەڵ دەرچوون لە بەردەم ئیرادەی گەل و گەریلا و هەزر و ڕامانی ڕێبەر ئاپۆدا. PKK di şertên welatekî wekî Kurdistanê xwedî statûyeke metîngeh a herêmî û navdewletî de li dijî vê rewşa tevlîhev û pir zor û alos rabû. Lewma diviya bû ev tevger di nava şert û mercên herî dijwar de bipije xwe wîsan bikemilîne, an ji bilî wê li ser piyan mayîn şerkirin serkeftin nemimkün bû. PKK jî wisa kemilî. Lewma ev xusûsiyeteke serekîya PKK ye, şert û mercên zor û zehmet sebeba hebûna wê ne. û ji holêrakirina wan jî wekî sebeba têkoşîna wê ne. Li gel vê xala sereke rêbertiya PKK'ye Rêber Abdullah Öcalan di her demên zor de kariye bi taybetiya xwe ya rêbertiyê bi taktîk û stratejiyên xort û serkeftî PKK veguhêze qonağekî nû. Li gel vê xaleke dina serekê jî ew e PKK bûye tevgereke gel û civakî bûye. Lewma çiqas bedel bide dem bi dem dengav jî bibe gel û civak lê xwedî derdikeve. Ev xal di heman demê de weke diyalektîka hebûna PKK ne, diyalektîka pêşketina PKK ne. PKK bi rastiya civakiya dîrokî bi nirx û hebûna wê re bûye yek û hewil dide vê rastiya dîrokî nirx û hebûna wê ber bi pêş ve her tim veguhêze biguherîne û li ser esasê azadiyê ji nû ve ava bike. Ev diyalektik dihêlek û PKK bigehe asteke pir xurt û zû bi zû kes nekare têk bibe. ئەو مۆدیلە ئەو فکر و ئایدۆلۆژیایە ئەو ئەزمون و تەکبیرەی کە ڕێبەر ئاپۆ هەر لە سەرەتای گروپی ئایدۆلۆژی و تا قۆناغی ئێستامان وەری گرتووە بۆ حرەکەتی پەکەکە هەمیشە توانوێتی ئەو پیلانگێڕیانە پوچەڵ بکاتەوە، سەختی و دژوارەکان بەلاوە بنێ. تەکبیری ڕێبەر ئاپۆ زیاتر تەکبیرێکی ئیرادە، تەکبیرێکی مۆڕاڵ، تەکبیرێکی ڕۆحی، تەکبیرێکی ژیانی، تەکبیرێکی ئەخلاقی وجدانی بووە. تەفگەرێک یان پارتێک
هەر لە سەرەتای دامەزراندنی و توانی بێتی بە شوێکی زۆر خێرا بچێتە ناو خەڵکەوە بێگومان لەگەڵ پێشکەوتنی سەردەم و تەکنۆلۆژیاشدا بۆتە خاوەنی چەندین دەستگای میدیای ئازاد. بۆ نمونە بۆ یەکەمین جار لە مێژوو ڕاگەاندنی کوردیدا یەکەم کەناڵی ئاسمانی کوردی بە ناوی مەدیا تیڤی دابمەزرێنێ بە کۆمەڵێک هاوکاری و لایەنگرانی لە ئەوروپا کە مەژوەر چرخانێکی تری گرنگ بوو لە میدیای کوردیدا. هاوکات تۆڕێکی گەورەی میدیای وەکو ستەرک تیڤی، ئاژانس هێواڵی فرات، نوچە تیڤی، ئاژانس هێواڵی دیجلە، کەناڵی IMAC، ڕۆژنامەی ئازادیا وڵات، ڕۆژنامەی یەنی ئوزگر پۆلیتیکا کار و چالەکیەکانی بڵاو دەکاتەوە. شان بەشانی ئەوانە ئاژانسی هەواڵی هاوار، ڕووناهی تیڤی، نەورۆژ تیڤی و چرا تیڤی گرنگی بە بڵاوکردنەوەی کار و چالەکیەکانی تەڤگێری ئازادی و دەنگی ئازاد دەدەن. ڕاگەهاندنە تەڤگەرە ئازادیە نە ڕاگەهاندنێکی وەها یعنی تەنێ ئیشتە بناوێ نوچەگیانەیەکی ئۆبژێکتیڤ یان تو دوچەگیانی تو مێدیایên cîhanê de wisa bê îdeolojî bê bername nînin aslında ev jî derewekî pir mezin e ku wekû işte medya bêalî ye yani bêalî ye wisa tiştekî bi vê rengên jî objektif e tiştek wisa nîne wisa tevahî desthilatdar jî medyayê ji bo fikrê xwe ji bo pergala xwe birêxistin bikin bi kartînin tevgera azadiyê jî wisa bêguman medyayeke wêne yê pirxurt heye dixwaze fikra xwe nêrîna xwe zimanê xwe bi rêya medyayê xwe li her derê belav bike kontrola wêne ça dibe kontrola wêne ne bi rengekî hiyerarşîk e yani وسا تحكم لسر هر تشتي چه بگه هر تشتي بخواه گرده بگه پرگالکی وی نامندی هبه پرگالکی وی دموکراتیک هبه هر کسی کتبی داره دخبت جی خودی نیرین خودی فکر خودی یعنی الگور قابلیت خواه الگور یتنک خواه دوی داره دخبته یعنی تنوع مدیا تفگرای آزادی ده جی وسا مدیایی که اشته mekanizmayê wê yani îşkirina wê bi rengekî demokratîk e her kesê ku dixwaze di vê medyayê de bixebite jî dikare bixebit. هەرچەندە هێزی سەربازی پەکەکە ژمارەیان بە تەواوەتی ڕوون نییە بەڵام مەزندە دەکرێت بازاران گەریلا لە شاخدا هەبێت کە لە چوارچێوەی هێزەکانی پاراستنی گەل هەپەکەدا ڕێکخراون. هەپەکە لەلایەن مراد قەریلانەوە سەرپەرشتی دەکرێت لە ناو پەکەکەدا ژنان خاوەنی هێزی تایبەت بە خۆیان و هێزەکانیان بە ناوی هێژە ستار هەروەها ژنان لە ناو پەکەکە حزبێکیشیان هەیە بە ناوی پارتی ئازادیە ژنی کوردستان پاژک. مرحبا سەرساڵە پارتیا کارکاری کوردستان لەوە پیرۆز بە سەردەهاری یالیچیە فەرخەهدان الزندانە زارۆکن سەرهیلدانە هشیار دێکن زۆردانە زارۆکن سەرهیلدانە هشیار دێکن زۆردانە ئەتوانین بڵین پارتی کرێکارانی کوردستان پەکەکە لە دوای 45 ساڵ ژی لەمۆی ژێرخۆڵەمێشی کوردایەتی و هەمیشە ئامادەی گڕگرتنە بەڕووی دوژمناندا. هاوکات ئەمە دەرخەری ئەو ڕاستەیە کە پەکەکەوەکو دروشمی باکوور کە ساڵانێکە خەباتی مەدەنی و بوونی هەزاران شەید لە ناوخۆی تورکیا و باکووری کوردستان دەکا پاراستنی باشووری کوردستان کە لەموو قۆناغە سەختەکان لە سەنگەری بەرگریدا بووە ڕۆژاوا و ڕۆژهەڵات کە بۆ خۆیان خاوەنی سەدان چیرۆکی لەبیر نەکراون وەک چۆن پەکەکە دروشمی خەباتی یەک وڵاتی هەڵگرتووە ئاواش ئامادەی ئەوەیە کە لە پراکتیکدا پیشانی ڕۆڵەکانی گەلی کوردی بدا. جگەلەوەش سەلماندی کەەوە هیچ پلانگی ڕێک ناتوانێت چۆک بەهێزی گەریلادا بدا. سەلماندی کە پەکەکە چ لە سیاست و چ لە سەربازیدا هێشتا خاوەنی ڕۆڵ و کاریگەری بەهێزە لە ناوچەکەدا و توانای گۆڕانکاری هەیە لاوکێشە سیاسی و سەربازیەکانی ڕۆژهەڵاتی ناوڕاست و دەوڵەتی تورکیش سەر لە شێواوی سیاسەتە لە ناوچەکەدا و دەسەوسانە لە ئاسیاسەتی ژیرانی پەکەکە بەڕێبەرایەتی ئۆجەلان و بەرخۆدانی گەل و گەریلا. دەورەمەیە و چاقەمەیە و دێری لە ڕۆژ بۆ نامەیە و دەورەمەیە و چاقەمەیە و دێری لە ڕۆژ بۆ نامەیە سەوتەمەیە لە چیەیە و بەرەکەتا دەخلێمەیە و سەوتەمەیە لە
لچیا و برکت داخل میا جی آبوی تبگره خدا جینا خسره لرحمت غبره نابی قبون لسره دورا میا و چاخا میا و دری لاروج بونا میا و دورا میا و چاخا میا و دری لاروج بونا میا صوتا میا لچیا و برکت داخل میا و صوتا میا لچیا و برکت داخل میا